بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان دوای 25 ساڵ لە حکومڕانی هاوڵاتیانی کوردستان بێبەشن لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان. هەرێمی کوردستان ناوچەیەکی دۆڵەمەندە بە سامانی نەوت و غاز کەتی هاوڵاتیەکانی بێکارەبا و بێموچەن. بە میواندارێک لە بەڕێزان فەراد سەنگاوی، دکتۆر غالب محەممەد لە ستۆدیۆی سەرەکی، هەروەها لە چەمچەماڵەوە ئاکۆ حەمەخەسرە و ڕێکخەری خۆپیشاندانەکانی چەمچەماڵ تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دوای 25 ساڵ لە حکومڕانی هاوڵاتیان بێبەشن لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان و بەرپرسانیش ژیانێکی شاهانەیان هەیە. هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بە سامانی سروشتی نەوت و غاز، بەڵام هاوڵاتیانی بێکارەبا و بێ ئاو و بێموچەن. هۆکارەکەشی بۆ بوونی گەندەڵیەکی مەترسیدار لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە و چینێکی دەسەڵاتدار دەستیان بەسەر داهات و قوتی خەڵک داگرتووە و خۆیان ژیانێکی شاهانە دەژین. لە ماوەی ڕابردووشدا دەیان خۆپیشاندان و ناڕەزاتی ئەنجام دراون بۆ باشکردنی دۆخی خەڵک، بەڵام لەلایەن دەسەڵاتدارانەوە وەڵام نەدراونەتەوە. هۆکاری وەڵام نەدانەوەی داواکاریەکانی خەڵک بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دەسەڵاتداران لە دۆڵێکن، میلەتیش لە دۆڵێکی ترە. دەسەڵاتداران هەست بە ئازاری خەڵک ناکەن، چونکە ڕۆژێک بێکارەبا و ڕۆژێک بێموچە و ڕۆژێک بێ ئاو و نان نەبوون. خەڵک لە کوردستان نان نییە بێخوات، بەڵام دەسەڵاتداران فڕۆکەی تایبەتیان هەیە بۆ کڕینی جلوبەرگ و بۆنی خۆش سەردانی دەرەوەی وڵات دەکەن. خەڵکی کوردستان دەیان قوربانیدا لە پێناوی ئەوەی ئازاد و خۆشگوزەران بن و دادپەروەری بەرجەستە بکرێت، بەڵام ئێستا خەڵکی کوردستان لەو پەڕی دۆخێکی خراپدان و داهاتی میلەتەکەش بۆ کۆمەڵێک دەسەڵاتدارە. ئەمەش پێچەوانەی خوێنی شەیدان و قوربانیدانی خەڵکی کوردستانە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. کاک فەراد ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، هۆکاری چییە دوای 25 ساڵ لە حکومڕانی خەڵکی کوردستان بەرز نەبوونی خزمەتگوزارە سەرەتاییەکانەوە دەناڵێنێت؟ سوپاس و سڵاو بۆ بینەرانی بەڕێز. ئێمە هیچ کەسێکمان ئەوەی کە تۆزێ شەرم و حەیای هەبێ ناتوانێت درۆ لەگەڵ میلەتەکەی بکە. تۆ ئەگەر توانی درۆ لەگەڵ میلەتەکەش تا بکەی، لەگەڵ برادەرەکەت، لەگەڵ مناڵەکەت، لەگەڵ خوشکەکەت، لەگەڵ باوکت، لەگەڵ دایکت ناتوانانی درۆ بکەی. دیارە من پێم وایە ئینسان نابێ بەرامبەر بە کەس درۆ بکە. هەر کەسێک پرسیار لە ئێمە بکە، ئێمە ڕووگیر و شەرمەزارە بین لەوە ئەگەر ڕاستیەکەی پێ نەڵێین و ئەگەر حەقیقەتەکەش نەڵێین. ڕاستە وای لێ هاتووە ڕاستی وتن و ڕەخنەگرتنیش بووە بە ڕۆتین، تەنانەت ئەویش بێتان بووە. جاری وایە ئێمە خۆمان پرسیار لە خۆمانەکەین، ئەڵین باشە ئێمە باش بڵێین چه سوودێکی هەیە، ئێمە ڕەخنە بگرین چه سوودێکی هەیە، ئێمە تووڕەبین چه سوودێکی هەیە. یعنی لەبەر ئەوە ئۆپۆزیسیۆن بوون و ڕەخنەگرتنیش بووە بە ڕۆتین و هیچ تام و لەزەتێکی نەماوە. بەڵام لەبەرەوەی ئێمە من خۆم بڕیارم داوە لە ژیانمە درۆنەکەم بەرامبەر بەگەلەکەم. تۆ ئەڵێ هۆکەی چییە؟ من ئەڵێم دزی و نەزانیە. دزی و نەزانی لە ئێستا لە دزیش دەرچۆ چۆتە قۆناخی جەردەیی، چونکە دز ئەو کەسەیە بەنهێنی دێ لە گیرفانتایە لە ماڵەکە تا شتێکە با نایەوێت تۆ بزانی چێیە. بەڵام جەردە ئەو کەسەیە بە ئاشکرا و بە بێڕوو تفەنگێکەڵە گرێ و لەسەر جادەیە کاڵە چی لە گیرفانتایە دەریکە. ئێستا مەسەلەکە لە دزی دەرچۆ چۆتە قۆناخی جەردەیی و هیچ شەرم و حەیایەک نەماوە کە بڵێ کاکە حەیا لە خەڵک، لە میلاد، لە دۆست، لە دوژمن، لە بێگانە، لە تەریخ، لە هیچ. لەبەرەوە مەسەلەکە ئەچێتە سەر مەسلەی دەستکەوتی شخصی، بەرژەوەندی شخصی، بەرژەوەندی شخصی و دەستکەوتی شخصی، نەکردنی چاکسازی لە ڕۆژی خۆیان و لە کاتی خۆیان، ئەمانە بوونەتە هۆی ئەوەی کە دۆزەخێک بۆ ئەم گەلەی ئێمە بۆ دانیشتوانی کوردستان دروست کراوە کە نە لە سۆماڵ، نە لە ئەفغانستان، نە لە خێڵە ڕوت و قوتەکانی ناو دارستانەکانی ئەفریقا، نە لە مێژوو داوێنەی نەبووە. وێنەی نییە. ئێستا ساڵی 2016 و سەدەی 21 هەر ماڵێک ئایفۆنێک و کۆمپیوتەرێک و خوێنەوارێک و دەرچوویەکی زانکۆ و پەیمانگایتیایە. ئێستا ئەو کاتانە نییە وەکو جاران. ئەگەر جاران زوڵمیش هەبوو بیانووی هەبوو،
زوڵم لە هیچ کاتێکا باش نییە بەڵام سەردەمێکەیە خەڵ لە زوڵم تێناگات سەردەمێکەیە زوڵم بیانووی هەیە ئێستا غەدر و زوڵم نەبیانووی هەیە نە ئەوەشە کە خەڵک تێنەگا لەبەر ئەوە ئەگەر تۆ لە منە پرسی ئەم هەلومەرجە بۆچی ئەڵێم بەرژەوەندی بچووکی شخصی و دزی و نەزانی هەمووی کۆبەتەوە بۆتە ئەم هەلومەرجەی کە هیچ کەسێ ناتوانێت سەری لێ دەرکات بەڕێز دەڵێ ئەمە دۆزەخە بۆ خەڵکی کوردستان وایە بەڵێ ئەی بۆ بەرپرسان چی ئێستا بەرپرسان لەبەرەوەی نازانن بۆ ئەوانیش دۆزەخە بەڵام ئەوان خۆیان نازان لە ناو چه هەلومەرجەکان چونکە ئەوان بەڵام ژیانیان ژیانێکی شاهانەیە بێگومان تۆ سەیریکە ئێستا ئەگەر سەرمایهدارێکی ئەمریکی و ئەوروپی بانکی کە چۆن تۆ دەوڵەمەنەبی بە ڕەنج و بە ماندووبوونێکی زۆر دەوڵەمەنە بێ کۆمپانیایەکی ئاعتیادی لە شوێنێکی وەکو ئەوروپا لەوانەیە ڕۆژی دەفتەرێکی دەستکەوێ کۆمپانیایەک فابریکەیەک ڕۆژی دەفتەری دەستکەوێت بەڵام تۆ لە پارەی بودجە و نەوت و کان و کانزای ئەم وڵاتە لە پارەی ئەم هەموو پارە مۆڵی کە لە بەردەستایە ئەتوانی لە ڕۆژێکە 500 دەفتەرت دەستکەوێت لە ڕۆژێکە 1000 دەفتەرت دەستکەوێت لەبەرەوە ئەوانشی کە دەستکەوتیانەیە ئەوانشی کە ملیاردێرن لەسەر ئەم وەزعە ئەگەر بە خۆیان بزانن وەزعەکەیان زۆر خەتەرە چونکە ئەگەر لە میلەتە بقەومێ بە تەنیا لە فەقیرەکە ناقەومێ فەقیرەکەڵێ بە قیرسیا لێ مەقەومێ خۆ من هیچم نییت لە دەستی بدەم ئەوانەی کەوا تەخت و تاجیان هەیە لە دەستیدەن خۆ فەقیر تەخت و تاج دەستناگەوانە پاسەپۆرتیان هەبێ پاسپۆرتی پاسپۆرتەوە جاران نیە کاکە سەدام حوسێنێک کە هەموو عێراقی لە ژێردەستا بوو پاپۆڕ ڕوبەلەمەکەی دوای هێنایەنەوە هەموو بانقەکانی دنیا کە پارەی سەرکردەکانی جیهانی تایە کاتێکە لەیانە قەومێ پارەکانی سەبووان بەس ڕقەمە پارە ڕقەمە تۆڵی من 150 میلیارد دلار 150 میلیارد دلار چی تۆر پێویست بە 34 سیارەیە پێویست بە 34 خانووە پێویست بە 10 دەستجلە پێویست بە 3 ژەمنان خواردنە لەبەرەوە پارەکان کاتێک کە زیادەکە بێتە ژمارە هیچ سوودێکی نییە بۆ تۆ باش ئەوەی کەوت دێنی ئێستا ئەو دۆخی کە خەڵک بەسەریاتوە لە ئەنجامیەوەی کە جەردەی هەیە گەندەڵیەکی بێسنوور بێ لێپرسینەوە بێ چاکسازی بێ حەد و حساب هەیە ئەوە بۆتە هۆی ئەوەی کە دەست بگاتە دەرمانی نەخۆش دەست بگاتە شیری مناڵ دەست بگاتە سەرما و گەرما دەست بگاتە نەوت ئاو کارەبا موچەی خەڵک ئەمانە پەلی کێشاوە بۆ ئەوە کە بەرە و چارەنووسێکی نادیارمانە بە سەیریکە گەندەڵی داگیرکەرانی کوردستان ساڵی جارێ دوو جار کۆ ئەبوونەوە لەوە پێش ئەگەر لە بیرتان بێت جەماوەری سە لە بیرێتی هەر 6 مانگ جارێ ساڵی جارێ عێراق و ئێران و تورکیا و سووریا کۆ ئەبوونەوە بۆ لە ناوبردننی هەرێم و لێدانی ئەم هەرێمە ئێستا پێویست ناکە کۆ ببنەوە لەبەرەوەی ئێمە خۆمان لە ناوە بین باشە من لە تۆ پرسم کاتێ نیشتیمان و نەتەوە و پێشمەرگە و شەهید و خاک و خۆشەویستی و شۆڕش و چەک و پاچی و دڵسۆزی و ئەمانە نرخەکانیان بگۆڕێ لە لای من و تۆ لە لای خەڵک کاتێ خەڵک بڵێ من حکومەتم ناوێ کاتێ خەڵک بڵێ من دەوڵەتم ناوێ ئەمە کارەساتە سوپاس دەکەم دواتەگەرم کاوتور جەنابیشت بەخێر بیت ئاساییە لە وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان دوای 25 ساڵ خەڵک ئێستا خۆپیشاندان بۆ نەبوونی کارەبا بۆنی موچە بکات بەڵێ سڵاو لێەوە و لە بینەرانی خۆشەویستان بەخێناتی میوانەکەتان دەکەم طبعا ئێمە بێوا بڵین لە 25 ساڵ حکومڕانی ینی ڕوبع سەدەیەک ئەم برادرانە کە حکمیان گرۆ لە هەرێمی کوردستان یەک وشە فێر بوون ڕوبعەکەیان بردووە کردوانێتە ڕوبع موچە ڕوبع بنزین ڕوبع کارەبا ڕوبع نەوتی سپی بە هاوڵاتیانی دابەشەکان شەرمەزاریە بۆ حکوومەتێک دوای 25 ساڵ حکومڕانی دوای هەناردەکردنی زیاتر لە 1 ملیار بەرمیل نەوت بەڕاستی لە 2007ەوە تا ئێستا نتوانن موچەی فەرمانبەرەکانیان بدەن شەرمەزاریەک بۆ حکوومەتێکە کە نەتوانێت ئەوەندەی عێراق نەوتی سپی بە هاوڵاتەکانی بدە ئەوەندەی عێراق بنزین بە هاوڵاتەکان بێ حکوومەتێک بیەوێ ببێ بە دەوڵەت ئێستا تەکلیف بکە لە عێراق محاولەمان بۆ بنێرێ تەکلیف لە عێراق بکە نەوتی سپیمان بۆ بنێرێ بە چ ڕوویەکەوە داوایەوەکەن کە ببن بە حکوومەت کێشەکان لەوەدایە لە ئیدارەدانی بە ئەنقەز من ناڵم نەزانی بە ئەنقەز چونکە ئەوانی کە ئیدارە ئەدەن بەشتی زۆران خەبیرن لە نەوتە بۆ نمونە ئاشتی وەرامی دکتۆرای هەیە لە نەوتە کاکە بەڵام بە ئەنقەز یعنی چی ینی پلانێکیاندانەوە بۆ گەندەڵی یعنی ناکرێ تۆ نەوت هەناردەی دەرەوە بکەی بە ڕێژەیەکی زۆر ڕۆژانە ملیۆنێ بەرمیل نەوت هەناردەی دەرەوە بکەی مانگانە داهاتەکەی 900 میلیۆن دلار بێ بی بە ئەیفۆرێک یەک ئەیفۆر 900 میلیۆن دلارەکەم بۆ سەرفەکە و ئەڵێ تۆش بەم قسە ڕازی بە هیچ کەسێ بڕوا بەوە ناکە لە هەموو دنیا کە تۆ ئەگەر بە دوواداچوون بکەیت وردبینی بکەیت 900 میلیۆن بە ئەیفۆرێک سەرف ناکرێ پێم ئەڵێ 900 میلیۆن دلار نەوتم فرۆشتەوە ئەم مانگە و 300 میلیۆن دلارم داواتە قرز بە کۆمپانیای بە چ کۆمپانیایەک داتە چێت کێ ئەمری بە تۆ کردو کە قرز بکەیت تۆ بە ناو منەوە بە ناو هاوڵاتیەکەوە دی قرز ئەەکەیت دوایی ئەچی لەسەر پارەی نەوتەی دی کەواتە کۆی مەوزوعیت بەڕێوەبردننی نەوت لە
لە ئەلفی وە هەتا آخر محەتەی کە پێی ڕۆشتووە بە ناشەفافی ڕۆشتووە بە شێوەیەکی ئەنقەز مامەڵە لەگەڵ کەرتی نەوتاکراوە. ئێستا بۆ نمونە حکومەتی هەرێم بە یەکێتی و بەبارتیەوە بۆ نایانەوێ بگەڕێنەوە بۆ بەغا هۆکارەکەی بۆ ئەوەیە ئەگەر بگەڕێنەوە بۆ بەغا ئەو کاتە بوجەمان لە عێراقەوە بۆ دێ کە بوجە لە عێراقەوە بێت ئەو کاتە چاودێری دارایی بە دوواداچوونەکە چاودێری دایی وردبینی ئەکە ناتوان گەندەڵی زۆری لێ بکەن. باشە ئەگەر نەوت ئاوا بفرۆشن کەس نازانێت چۆن چەندێکە بە چەند ئەفرۆشێ بەکی ئەفرۆشێ بە چەند فرۆشراوە. ینی من دکتۆرامەیە لە نەوتوازە نازانم چۆن مامەڵیان لەگەڵ کەرتی نەوتاکردووە. نووسراوێکی و ئاشتێورامییم دەستکەوتووە ئەڵێ بۆ کۆمپانیایەک باسیەکە ئەڵێ ئێمە داشکانمان $11 کردووە. تۆ سەیر ئەمە بکە عێراق ئەگەر بەرمیلێکی نەوت هەناردە بکە بە بۆری تورکیا $1.5 بەڵام بۆ ئێمە $3 لێوەرەگیری بۆ کاکە $3 لێوەرەگری خۆ ئێمە نزیکترین ئێمە لە کەرکک نزیکترین تۆ نەوت لە شێخانەوە ئەنێری لە تاوکیەوە ئەینێری هەر لە حدودەکەەوە ڕاتەوە دیوە بۆچی تۆ پێی ئەمە یەکەی یان بەپێی ئەمە قسەی من نییە ئەسرا ئۆردوگان بەڕێوبەری گشتی وزەیە لە پەیوەندەکانی دەرەوەی تورکیا ئەڵێ لە 2016 ئێمە 11 ملیۆن تەن نەوتمان لە هەرێمی کوردستان بردووە ناڵێ کڕیشمانە ئەڵێ بردومانە 11 ملیۆن تەنەکە گەر حسابیگەی تقریبا نەگاتە 85 ملیۆن بەرمیل تا ئەو کاتێک ئەو لێدوانەی داوە بۆ شەرق ئەوسەط تقریبا 56% نەوتی ئێمە درەوە بە تورکیا من تا ئەو کاتە وام ئەزانی بەس ترانزیێت ئەکرێ بە تورکیاوە بەس ئێستا بۆم دەرکەوت خەڵکی تورکیا بنزینەکەی کە سنتێکدا ئابەزێ لەسەر کابرایەکە لە گەرمیانە کە نەوتی سپیەکەی سنتێکدا ئابەزێ لە پارەی کە گەرمیانیە گۆرەگیرێت چکە نەوتەکە لە گەرمیانە کارەبای پێ ئەدرێ لە غازێکی گەرمیانە پارەکەی کەواتە ئەمە واکە کە تورکیا لەسەر قوت و نانی ئەم هاوڵاتیانە بژێت ناکرێت لە گەرمیانێکە 17 بلۆک نەوتی هەبێت 3 بلۆکی بەس غاز بێت ئەم 3 بلۆک غازە کۆرمۆر چەمچەماڵ لەگەڵ کوردەمیرە ئەم 3 بلۆکە هەموو غازی هەرێمی کوردستان 80% لەوەیە باشە ناکرێت ڕۆژانە 340 ملیۆن پێسێجا غاز بەرهەم بهێنرێ لە کۆرمۆرە بکرێتە کارەبا بڕوا بۆ دوهۆک و بۆ هەولێر و بۆ شوێنچی بەڵام کۆرمۆر خۆی کارەبای نییە من لێرەوە ئەڵێم من ناڵم نێچیوان بەرزانی چکە نێچیوان بەرزانی ناڕۆ بە کۆرمۆر داوا لە قوبات تاالبانەکەم بەس بڕاتە کۆرمۆر ئەگەر توانی بەو جادە تێپەڕ بێ ئەو کاتە من ڕاستگۆنیم ئەمەندە جادەکەی پێک چووە بەڕاستی سیارەی گەورەش پێی ناتوانێت بڕات باشە یعنی تۆ سیرکە ڕۆژانە 340 ملیۆن پێسێجا غاز بەرهەمبێنیت ڕۆژانە 15,000 بەرمیل کۆندێنسیت بەرهەمبێنی ڕۆژانە 1000 تەن غازی ماڵان بۆ هەموو هەرێمی کوردستان بەرهەمبێنی بەڵام نەتوانین جادەکەی چاکەی 72 لادێ لە گەرمیانە مستەوسفێکیان نیە ئەگەر نەخۆش بن زیاتر لە 80 لادێ لە منطقەی کەلار و ئەوەوە کارەبایی بۆ نەڕۆشتووە باش ئەم نەوتە دەرەهێنرێ بۆ کێیە ئەگەر بۆ هاوڵاتیەکە کو هاوڵاتی کو ئەسفادەی هاوڵاتیەک لەم بابەتە دوو بنەماڵە بەرپرسن لە بواری نەوتە و داهاتەکەی بۆ دوو بنەماڵەیە بە تایبەتی بنەماڵی بەرزانی و بەکارێنێ بۆ پەیوەندەکانی دەرەوەی خۆی چکە نەوت و غاز دوو بودیە بەعدی سیاسی و ئابوووریەکەی بینیمانە وەزعی خەڵک خراپە وەزعی ئەوان باشە سیاسەکەیشی بینیمانە بە شێوەیەکی نایاسایی لەسەر کورسەکەی ماوەتەوە کەس نایڵە بێت تۆ نایاسا باڵ سوپاس دەکەم دۆتەگرم و لە بەڕستان باڵەگەر بچینە چەمچەماڵ لای مامۆستا مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەبارەت بەوەی کە ئێوە لە دوو ڕۆژی ڕابردوودا وەکو پایتەختی شەهیدان خۆپیشاندانتان کرد هۆکارەکەی چیەوە ئێستا دۆخی خەڵک کە پایتەختی شەهیدانەوە بەشێکی زۆر لە ئەنفال کراون و شەهیدانی کوردستان لەوێن لەگەڵ کارەبا لەگەڵ ئاو لەگەڵ موچە چۆنە؟ بەڵێ دواتر دەگەڕێنەوە لای مامۆستا کاک فرات دەگەر بگرێمەوە لای بەڕێزت سەبارەت بە وەڵام نەدانەوەی خەڵک مەسەرەن هۆکاری چیە کە خەڵک ئەم ناڕەزایەتی هەیە بۆ مەسەلەی بێموچەی بێکارەبایی وەڵام نییە لەلایەن دەسەڵاتدارانەوە نازم شتێکی کوردی هەیەڵێت کابرای بە کابرای کەڵێ ئەرێ لە ماوە پەڕبوو ناخنچێ مەڵێ بپەڕەوە نازم ئەگەڵەیەکە خرکامەڵێ تفی خۆ بکە ئەمانش بە خەڵکەڵەن تفی خۆ بکە ینی ئەمان لایەن مهم نییە خەڵک و ڕابێت جنێو بدەن قسە بکەن چی ئەڵێن بیکەن ئێستا گەیشتونتەوە قۆناخە من ئەوەی ئەیڵێمەوە کەوتم دزی و نەزانی مەبەستم چییە ئەمە مهمە ینی کاتێ تۆ پێدوا بێت کاتێ تۆ پێدوا بێت هەموو شتێکت بۆ ئەچێتە سەر دەوڵەمەنەبی بە دەوڵەمەنێکە هەموو شتێکەکەیت وەوانە کەواتە تۆ نازانی ینی ئەمە نقطەی نەزانیەکەیە کەواتە تۆ نازانی کە مستەقبل شتێکی خراپت بەسەردێ چونکە تۆ هەڵەیت پێدوایە زۆر باشە بی بەڵام زۆر باش نابیت ئەکیید لە مستەقبلە باش نابیت کەواتە تۆ نازانیت
ئەمە جەوهری مەسلەی نەزانێکەیە کە من مەبەستم بوو. بەڵام شتێکی تر هەیە کە لەم وڵاتەی ئێمە هەتا ئێستا ئەم گەندەڵیەی کە هەیە ئەم بێ سیستمی و بێ نیزامیە کە هەیە هی ڕۆژ و دوو ڕۆژ نییە، تەنانەت هی ئەم حیزبانەش نییە کە هەن، ئەمان هاتوون بوون بە میراتگری سیستمێکی کۆن کە سیستمە کۆنەکە ئەگەر بەراوردی بکەین بە ئێستا ئەوجا تا ڕادەیەکیش لە ڕووی قانونی و لە ڕووی ئیداریەوە باشتر بووە. سیستمی باز باشتر لە ڕووی داری لە ڕووی ئیداری و لە ڕووی قانونیەوە باشتر بووە. ئەگەر تۆ کێشەیەکی سیاسی و قەومیت نەبووە لەگەڵ دەوڵەت ئیشوکاری لە دائیرە لە ملا لە ولاشتی کێشت نابوو. بەڵام ئێستا تۆ گەندەڵیەک لە وڵاتە دەستی پێکردووە، ئیدارەیەکی بەو جۆرە خراپ دەستی پێکردووە، یعنی حتا ئەوانەی کە خۆیان لەسەری ئەم ئیدارەیە دانیشتون ئەگەر بۆ معاملاتێک بچن بۆ دایرەیەک خۆیان سەریان سوڕەمێنێڵێن، یعنی بەڕاستی خەڵگاواژی خەڵک بەڕاستی ئاوا ئیشی لە دایرەکانە ڕوا، یعنی هاوڵاتیەک هەیە لەسەر یەک قاز لە دایرەیەک نەوەستا بێ بە مانگ و بە هەفتە بۆی ئیدارەیەکی دایرێ ئیشێکی بەسیتی بۆ بڕوا. لەبەرەوە ئیدارەکردنی ئەم وڵاتە دیسانەوە ئیدارەکردنێکی زۆر هەڵەیە بە شکڵێکی زۆر کۆن ئیدارە ئەکرێ. ئەو ئیدارەی کە لێرە هەیە ئیدارەیەکە مەگەر سوڵتان عەبدولحەمید ئیدارەکەی ئەوەندە کۆن بوو بێ. ئیدارەکەی ئێمە زۆر خراپە بۆیە هەموو هاوڵاتیان حتا ئەگەر نەوت و غازیش هەبێ، حتا ئەگەر کۆمەڵێشتیش هەیە هەبێ، ئیدارەی وڵاتەکە بە جۆرێک کۆنە خەڵک هیلاکەکە خەڵک ئەپڕوکێنێ. ئەمانە هەمووی پەیوەندی بە نەزانیەوە هەیەەوە پەیوەندی بەوەیە کە ئێمە نازانین ئیدارەیەکی باش لە وڵاتەکەم. جارە مامۆستا کۆستە لەگەڵمانە. مامۆستا زۆر سوپاس بۆ بەژاریکردن لە بەرنامەکەماندا. سەبارەت بەوەی کەیەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە کۆمەڵێک خۆپیشاندان و ناڕەزایەتیتان نەبوو لەسەر مەسەلەی گرفتی نەبوونی ئاو و کارەبا. ئێستا دۆخی خەڵک کە بەشێکی زۆر لە وارسی شەیدان و ئەنفالکراوان لە چەمچەما دۆخی خەڵک چۆنە لەگەڵ بێکارەبایی و بێ ئاوی و بێموچەی؟ بەڵێ لە ڕاستیە سڵاو لە میوانانی بەڕێز لێەوەی خۆشەویست، لە ڕاستیە کۆمەڵی کێشە و گیرگرفت هەیە کە کێشەی هەموو کوردستانە تایبەت نییە تەنها بە شاری چەمچەماڵ و هەندێک کێشە و گیرگرفتی تایبەتیش هەیە کە سەرڕای کێشە گەورەکانی کۆمەلگای کوردی لە ناو شاری ئێمەش ئەو کێشانە هەیە، هەر لە نەبوونی خزمەتگوزاریەکانەوە بیگرا هەتاکو ئەوانەی تر لە ڕاستیە ئەبینیت لە شاری چەمچەماڵە ڕەنگە دەردەکان قوڵتر بن بە حکمی ئەوەی کە چەمچەماڵ شارێکە زۆرترین کەسوکاری شەهید و ئەنفال و کەسوکاری هەژاری لێیە، بەڵام بەداخەوە دەسەڵات سوودی لە سادەی خەڵک بینی و سوودی لەو خەڵکە پەرۆشە بینی و کە کەسوکاری شەهیدن هاتۆ زۆر بە شێوەیەکی دڵڕەقانە دێت کاتێک کە خۆپیشاندار داوای مافی خۆیەکە دەسەڵاتێکی چەکدار دێنێت کە من بەڕاستی دڵیشم بەو چەکدارانە شەستێ لەبەرەوەی دوور لە هەموو بەهایەک بە شێوازێکی هەڵە تێگەیەنراون کە ئەو خۆپیشاندەرانە دوژمنی وڵاتەکەن لە کاتێکە دوژمنی وڵاتە ئەو کەسانن کە خەڵکێت چەوسێننەوە کە نەوتەکەمانە دزن کە خاکەکەمانیان فرۆشتووە، بەڵام بەرەحاڵ ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بیڵین ئەوەیە ئێمە ئەگەر بێت و دەردەدڵی ڕیسکەین ئەگەر باسی کێشە و کەموکوڕەکان بکەین لە شاری چەمچەماڵە ئەوە زۆرە، بەڵام ئێمە پرسیارە هەرە گەورەکە ئەوەیە بین بەڕاستی مەسئولیت دیاریکەن. کێشە هەرە گەورەکە ئەوەیە ئێمە لە کوردستانە کاتێ ئەڵێین کێشەمان هەیە گرفتمان هەیە هیچ بەرپرسێک ئامادە نییە بێت وەڵام باتەوە، بەڵام کاتێک کە تۆ داواکەی خۆپیشاندارەکەی چەکدارێک دێتە سەر جادە و بەرگری لەو دەسەڵاتە ستەمکاراکە، یعنی دێت بە هەموو ڕێگەیەک مامۆسای زانکۆ زیندانیەکە بە سۆندە و بەدار و بەتەقەکردن لە خەڵکی کە سوکاری شەهید و ئەنفال کە بەڕاستی لە شاری چەمچەماڵە ڕوویداوە، بەڵام ئێمە قسەکەمان لە ڕووی خەڵکە بەڕاستی چونکە بە باوەڕی من شتێک نییە لە کوردستانە ئێستاناوی دەسەڵات بێ ئەوانەیە وڵاتە بن بەڕێوە بەڕاستی کۆمەڵێ مافیان، ینی بە باوەڕی من لە مافیاش خراپتر چون ئەشێ لە مافێشا کۆمەڵێ نەزم و یاسا هەبێ کە پەیوەندی بە باندێکەوە بێ، بەڵام ئەمانە ناچن ژێری هیچ یاسا و ڕێسایەکەوە و دوورن لە هەموو بەها ئەخلاقی و ئینسانی
ژیانی و مرۆڤەکان کە لە ناو کۆمەلگایەکە هەبێت بۆیە ئەمانە هاتوون مرۆڤ چەوسێنەوە بەڵام لە هەموو ئەوانە گرنگتر ئەوەیە کە ئێمە لە کوردستانە 5 حیزبی سەرەکیمانەیە کە بەشدارن هەر 5 حیزبەکە بەشدارن هەر حیزبی بە ئەندازەی خۆی بەڕاستی کاک فەرهاد و ئەو برادەرەی تر کە سەر بە دوو هێزی سیاسین کە بزوتنەوەی گۆڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئیدارەی زۆنی سەوزە دەن بە دەرەجەیەک بە قەناعەتی من ئەم ئیدارەی کە لێرە کرێت بەداخەوە ئێستا کە قسەتان لەگەڵاکەم کارەبا بڕا لە لای من نازانم ڕێی تایبەت نەبێ دەنگی من بگاتە لای ئەوەی تر نازانم وێنە شتەکە فەرموو دەنگتان دەگاتە لای ئێمە فەرموو بەردەوام بە بەڵێ ئێمە هیوادارم مەسئولیت دیاری بکرێت لە کوردستانە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو نەوت و سوتەمەنەی کە لە کوردستانە هەیە بەڕاستی نیوەی ئەو بودجەیە کە لە هینایە یەکێتی بەرپرسیارە لە دزینی دەبێت زۆر ڕازگۆ بین یعنی هەموو هێرکەکان هەڵە دەیتە سەبەتەی پارتی و پارتی دیکتاتۆرە دزە گەندەڵە مافیای ئەوە بکەینە کەنارەوە بەڵام با ڕازگۆ بین کە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە ئەندازەی پارتی بەشدارە لەو خراپکاریی کە لە کوردستانە ڕۆدات لەبەر ئەوەی کە هەر بەسیترین نمونە تازەترین نمونە ئەوە تا ئەندام پەرلەمانەکانیان لەلایەکەوە لە بەغا ئەڵێن پێویستە بودجەی بەغا بێت بۆ سلێمانی لەلایەکی ترە قوبات تاڵەبانی پشتیوانی سیاسەتێکی پارتی و نێچیرەکە لەبەر بەرژەوەندی خەڵک یعنی من هیوادارم کاک فەرهاد کە وەکو ئینسانێک کە خەڵکی مەنتیقەی ئێمە و ئینسانێک بووە دەورێکی گەورەی هەبووە لە وشیارکردنەوەی ئەوە و بەدەنگەکەی یعنی سادق بێ یەکێتی نیشتیمانی کوردستان پشتێکی شێری بەرەکەوێت لەو گەندەڵ و خراپکاری کە لە کوردستانە ڕوەدات بێت جارە لە حیزبەکەی خۆیەوە دەست پێ بکە و بزوتنەوەی گۆڕانیش بەداخەوە جورئەتی ئەوەی نییە کە لە دەسەڵات بکشێتەوە کە ئەگەر چی نیوەشیان دەرکراون بەڵام دوجار هەر وەکو زۆر باشە لایەنەکانی تریش کۆمەڵی ئیسلامی یەکتوش بە جۆرێک لە جۆرەکان بەردەوامیە دەن بەو سیاسەتە ناشیرنی پارتی لەبەر چەند کورسێک کە لە دەسەڵاتەیە بەڵێ زۆر باشە سەبارەت بەو خۆپیشاندانەی کە ئێوە هیچ کاریگەری کێ بۆ خۆپیشاندانەی کە لە دوو ڕۆژی ڕابردوو کردوتانە کوردستان ئەبێ ئەوە حیزبەکان تێپەڕێنن وشیار بن واعی بن بێنە دەنگ و چاوەڕێ هیچ فریاد ڕەسێک نەکەن چونکە خۆیان فریاد ڕەسن بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێنەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگرین دوای ئەم ناوبڕە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک فەرهاد دەگەر بگەڕێن و لای بەڕێستان سەبارەت بە
مەسلەی ئەو دۆخی کێسە خەڵک تێدا دەکرێت لە وڵاتێکدا ئەوە دەوڵەمەند بیت خەڵک ئەوە بێ موچەوێت ناکرێت لە وڵاتێکی وا دەوڵەمەنا خەڵ بێ موچە بێ زۆر شت هەیە کە ناکرێت بەڵام کراوە من جابێکی ئەو برادرە بدەبڕ من پەیوەندیم چێ بەگەندەڵێەوە بە منەڵێ وا بڵێ وامەڵێ یعنی من هەتاکەی مەسەرەن قسە بکەمەوە من خۆم شین و مۆرەکەم و دیفاع لە خەڵکەکەم و خۆم خستۆتە بەرچەقۆی ئەم و ئەو نازانم مەڵێت چۆلەکەی ئەمساڵ بەهی پارێوە جری و جری و 50 ساڵە من دیفاع لە چەساوە و لە مەزلومەکانی میلەتەکەمەکەم ئەچم بە گشت حیزبەکانە ئەچم بە گشت یەکێتیە بە گشت گۆڕانە بە گشت پارتیە ئێمە ئیشمان ئەوەیە کە دیفاع لە میلەتەکەمان بکەین ئێمە ئیشمانەوەی کە پەنجە بخەینە سەر برینەکان ئێمە ئیشمان ئەوەیە کە خۆمان پیا و خراپ بکەین لەسەر مافەکانی خەڵک ئەوە دەستیان خۆش بێ ئەوان کە لە چەمچەماڵ خۆپیشاندانوانەکەن بەڵام خۆ هەر ئەوان نین کە لە کوردستان و لە ئەم وڵاتە دژی زۆڵم و زۆرە وەستن ئێمە لە هەموو فراکسیۆنەکان پەرلەمانتارمان هەیە ئەچێتەوە بە گشت سیاسەتی هەموو حیزبەکانە و ئەوە ئیشی ئیمڕۆ دوێنەشمان نییە و پێویستیشمان بە کەس نییە و لەبەر خاتری کەسیش نایکەین ئەوە واجبی سەرشانمانە و ئەوە خەڵکی کوردستانی ژەزانێت جار و دووجار نییە کە ئێمە قساکەین سەدان جار قسەمان کردووە بەردەوامی شەبین شەرمیش لە کەس ناکەین چاوەڕێی هیچ حیزبێکیش نین پێمان بڵێ باشت کردو یا خراپت کردو من کوڕی میلەتەکەی خۆم دیفاع لە میلەتەکەمەکەم چێ پێزانانی چێ پێی نازانێت چاوەڕێ ناکەم بەڵام ئەوە غەدرە تۆ بڵێ حیزبەکەی تۆ نازانم چی منیش لەگەڵ توواڵم حیزبەکەی هەموو حیزبەکان وان منیش لەگەڵ توواڵم یەکێتی وایە منیش لە پێش تۆ ژووتومە لەم کوردستانە بەداخەوە کارەوە ئەڕوا چونکە هەموو کۆمەلگا ناتوانێت بێتە خاوەنی دەنگێک چونکە ئێستا کۆمەڵ ڕابەر ڕێبەر حیزبێک کە ڕێبەری خەڵک بێ میلەت هەزار جاریش چەساوە بێ هەتا ڕێبەری نەبێ هەتا خەڵکێک پێشی نەکەوێت میلەت ناتوانێت کاروبارەکانی خۆی جێبەجێ بکە لە هەموو دنیا ژوایە لە ئەوروپا کە لووتکەی پێشکەوتنی گەلانە ئەگەر کۆمەلگا کەسێک پێشی نەکەوێت هێزێک پێشی نەکەوێت سەرکردەیەک پێشی نەکەوێت ناتوانێت ڕێک بخرێ و ڕێک بکەوێت بەڵام لە هەموو دنیا شاوا بووە زوڵم و غەدر و ستەم هەمیشە بێ بشیتەوە بە گژیاوە زۆر باش بەڵام ئەو پاساوانی کە ئێستا مەسەلەن قەیرانی دارایی و دابەزین نرخینەوە بڕات بەو پاساوانە هەیە و جەنابەت بۆ مەسەلە ئەو بێموچەی کە خەڵک تێکەوتووە من نەک بڕوان بەوە نییە من بڕوان بەوە هەیە یەکەم ڕۆژ کە لە کوردستان نەوت دەرکراوە بۆ ئەم مەبەستە دەرکراوە کە پاشاگەردانیەک دروست بکرێت کە ئەو نەوتە ببرێ کە کەس نەزانێت کێچی ئەکا کە حسابات دیار نەبێ هەر دەرکردنی نەوت لە یەکەم ڕۆژ بەو نیازەی کە بین بە خاوەنی ئابووری سربەخۆ بەو نیازەی کە دام و دەستگای ئابووریمان هەبێت بۆ ئەوەی کورد لە فرسەتێکا کوردستان ببێتە شتێک دام و دەستگای ئابووریمان حاضر بێ ببین بە دەوڵەت من شخصی خۆم کاتی خۆی ئەو کڵاوە چوو بۆ سەرموتم با دام و دەستگای نەوتی هەبێ بۆ ئەوەی ئەگەر فرسەتێک کاتە پێشەوە تۆ ئابووریەکی حاضرت هەبێ بۆی کە دەوڵەتت هەبێ بەڵام ئیستا گەیشتمەوە قەنەعەتە لە پێش هەڵکەندنی بیری نەوت و پێش دانانی نەوت بەرنامەیەکی وا هەبوو بێ کە ڕۆژێک وای لێ بکرێت و نەوت بە ئارەزوو ببرێت و پەرلەمان بە ئارەزوو بوەستێت و پاشاگەردانیەک دروست بێت و خەڵ وا هەژار بکرێت کە کەس بیر لە گۆڕینی دەسەڵات و جۆری سیستم و حکومڕانی نەکاتەوە ئەمە بەرنمەیەکە ئەسڵەن بەرنمەیەکی زۆر وردە و زۆریش کۆنە بەلای منەوە بەڵێ زۆر باشە بەڵام سەباردەوەی کە ئێستا پێ دوێ نەوتەکەم بەتاڵان دەبرێ هەم بەڕادەبێتشی بۆ خەڵک نییە نەداجا چی بۆ خەڵکەیە ئەوە تا خەڵک نەوتی نییە بیکاتە ناو علادین و سۆپەکەی جایتر چی بۆ خەڵکە موچەی چی حکوومەتی عێراقی فریا ئەکەوێ نەوت بێنێ لە بەغداوە بیبە لە پێنجۆن بۆ ئاوارەکان دابەشی بکە حکوومەتی خۆمان ناتوانن نەوتی خۆمان ژیانی ئاوارەکان لەسەر خاکیێمە لە خەڵکی خۆمان ئەوان نەوتیان هەیە بەڵام خەڵکی کوردستان نەوتی گەلانی کوردستان نەوتی بۆ دابەش ناکرێ لەبەرەوە مەسەلەکان هەمووی بەڕای من بەرنامێ من شتێکت پێڵێم سەیری کە ئەمە هیکەیە زیاتر لە 10 ساڵ لەمە و پێش ئێمە برادێکمان هەیە ناوی کاکبەیادی حەمەدەمین ئاغای پشدەریە لێرە کۆمپانیان هەیە لەسەر پارەی خۆی لەسەر بلیتی خۆی لەسەر مەسرەفی خۆی چوو کۆمپانیایکی هێنا لە ئەڵمانیا کە کاتی خۆی دەستی هەبووە لە دروستکردنی کارەباکەی دوکان 5 تۆرباینی لێیە کاتی خۆی هەر یەک لەو تۆرباینانە 8 میگا بووە کاتی خۆی بەڵام تەکنۆلۆژیای ئێستای هێناونی ئەڵێ هەر یەکێکی ئەەکەین بە 160 میگا یعنی 5 کەڕەت 160 لە جیاتی 5 کەڕەت هەشتا لە کاتێکە ئێستا هەشتاکە نییە بە حکمی بوومە لەرزە و بە حکمی کۆنبوون و هەموو ئەم مەسەلانە تەقین و شەڕ و ئەوانە ئەم دەستگایە کەفاەتەکەی دابەزیەوە تقریبن بۆ 60 ئەوانە لە هەشتاوە ئێستا ئەمانەتوانن بیکەن بە 160 بەرنامەی بۆ دانرا چوونە لای مامجللالیش پشتیوانی لێکردن زۆریشی پێ خۆش بوو نردنی بۆ دام و دەستگاکان بڕۆنەمە جێبەجێ بکەن بۆ تازەکردنەوەی بەنداوی دوکان ئەکرا بە 5 کەڕەت 160 میگاوات بە کەمتر ئاویش لەمەی کە ئێستا هەیە بە 113 میلیۆن دلاری ئەو کاتەکە هیچ نەبوو پشتگیریش کرا مامجللالیش زۆری پێ باش بوو نردنی بڕۆن جێبەجێ بکەن جێبەجێ نەکرا
باشە بۆ ئێستا خەڵکی کوردستان ئەم برادرانی کە خۆپیشاندانەکەن لە سمسماڵ ڕەنگە بەشی مۆبایلەکەیان کارەبایان نەبێت کە ئیمشەو کارەباکەیان مۆبایلەکەیان شەحنکەن لەبەرەوە ئەم شتانی کە لە کوردستان ڕوئەدا زۆری بە بەرنامە بووە و زۆری موبەرمەج بووە ینی برسکردنی خەڵک ئێستا بە بەرنامەیە پێ دوایە کاکە مەکیاڤێلی ئەڵێ سەگەکەت برسی کە بۆی دواتکەوێت کۆمەلگا برسیەکەی تەشبیه نەبێ ئەمە قسەی مەکیاڤێلیە کۆمەلگا برسیەکەی کۆمەلگا ئیتر فریای نانەکەوێ ئێستا بۆ نمونە نەوت تۆ ئەزانی چەند سەد بازاڕی نەوت هەیە بەس لە سلێمانی و لە هەولێر و لە فڵان و لە فیشار شوێنی نەوت فرۆشتن کارەبا ئەکڕی دینەمۆی بازاڕت هەیە نازانم ئەو جیهازانی کە لە ماڵات جۆزەیە فڵانە ئەمە هەمووی کەسابەت و تیجارەتە کۆمەڵە خەڵکێک سوودی لێبینێ لەم بێ نەوتیە خەڵکانێکی زۆر هەیە سوود دەبینن لەو بێ کارەبایە خەڵکانێکی زۆر هەیە سوود دەبینن ئیبن خەلدون 400 ساڵ لەمە پێش ئەڵێ ئەگەر شا کشتتوکاڵی کرد زەرەر لە دەوروبەرەکەیدا ئەگەر بازرگانی کرد نرخی بازار بەرزە بێتەوە خۆ ئەمە هی ئمڕۆ نییە 400 ساڵ لەمە پێشم قسەیکراوە ئیمڕۆ لە کوردستان هەیە بەڵێ سپاس دەکەم کاکتۆر سەبارەت بەو بێکارەبایی کە ئێستا خەڵک تێدا مەسلەی جگە لە بێموچەی بێکارەبای مەسلەی غازیش هۆکارەکەی چێ هۆکارەکەی پەیوەندی بە چیەوە بە دیاریکرای پەیوەندی بە گەندەڵیەوە لەو کەرتەدا بەتاکید هەرێمی کوردستان تقریبا ئەگەر باسی تۆڕباین بکەین 24 تۆڕباینی هەیە ئەحمەد ئیسماعیل هەشتی لە سلێمانی هەشتی لە هەولێر هەشتی لە دووەکە ئەفۆن ئەمە باسی بکەین ئەجا 4 تۆڕباین تریشی هەیە لە سمس کە لە هەولێرایە ئەگەر ئێمە غازی بۆ دابین کە نەتوانین 24 ساعت کاربا بدەین هەموو کوردستان غازی بۆ دابین بەڵێ بەڵام غازی بۆ دابین ناکرێت هۆکارەکەشی بۆ چی ئەگەڕێتەوە هۆکارەکەی بۆ ئەگەڕێتەوە لە 2010 کە کۆرمۆر دراوەتە داناخاست هەر ئەو بیرە کۆنانەیە کە هی کاتی عێراق ڕینی و کراوە بیری تازەی لێ نەدراوە بۆ لێ نێداوە لەبەرەوە حکوومەتی هەرێم نێڵاوە کورت و مختصری پارتی دیموکراتی کوردستان نێڵاوە بیری لێ بدرێ لەوێ بۆ هۆکارەکەشی بۆ ئەگەڕێتەوە چونکە ئەو کۆمپانیانەی کە گازوایلیانە هاورد گازی سروشتینە گازوایلیان هاورد بە ڕێژەیەکی زۆر درابوو بە کۆمپانیا حزبەکان ئەو کۆمپانیا حزبیانە بە 300 دیناریان کڕی ناو بازاڕە یاندا بە 1200 یعنی تۆ تەسەوڕکە لە 2010 تا 2013 11 میلیارد دلار دراوەتە کارەبا و کارەباش نەبووە کاتە بەو 11 میلیارد دلار ئێمە مانتوانی مەحەطاتی ئێستا سعودی ئێوێ مەحەطەی نەوەوی دابنە 11 میلیارد دلاری تێناچێت کە کارەبای هەمووی سعودی ئەدات کەواتە من وەکو کاتی خۆی لە پێش ئەمە بوتم بە ئەنقەز کارەکانەکرێمە بە ئەنقەز واکراوە کارەبانی نییە ئەجا با بێنە سەر پارێزگای سلێمانی پارێزگای سلێمانی سەرچاوەی سوتەمەنی هەموو کوردستانەدا یعنی گەرمیان کەڵە پارێزگای سلێمانی یعنی گەرمیان ئەنی سەرچاوی سوتەمەنی هەموو کوردستان کارەبا لە ئێستا هەموو سوتەمەنی کوردستان غازی سروشتیە کە لە کۆرمۆڵ دەرەچێت ڕۆژانە 340 میلیۆن پێسێجایە هەرواتە هەولێر و لە سلێمانی دابەشە لە سلێمانیشە درێ بە مەحەطاتی تەولید ئێمە خۆمان مەحەطەیەکی تەولیدمانەیە 600 مێگایی لە بازیان ئەگەر غازی سروشتی کە 2 کیلۆمتر لەوێەوە دوورە غازی سروشتی لە بۆریەکەوە ڕاکێشین بۆی ئەتوانین کارەبای سلێمانی بکەین بە 24 سەعات و کارەبای کەرکووکیش بدەین 200 مێگاکە کە لە سەرمانە کەواتە بۆ ناکرێ بۆ ناتوانانی بۆ ناتوانانی غازی بۆ دابینکەین بۆ ئاشتێورامی لە کۆنفرانسێکە ئەڵێ لە تورکیای ئەڵێ ئێمە ئەمانەوێت لە 2010 و 19 غازی بەشێک لە بەشێکی زۆری غازی تورکیا دابینکەین بەڵام ناتوانێت غازی ئێمە دابینکە کاکە گیان سیاسەتێک هەیە دەیانەوێت پارێزگای سلێمانی خاوەن وزەی خۆی نەبێت پارێزگای سلێمانی خاوەن مەحەطاتی تەولیدی کارەبا نەبێت پارێزگای سلێمانی خاوەنی پاڵاوگە نەبێت خاوەنی کارگەی پترۆکیمیاویات نەبێت بۆی خەڵکەکەی سوودی لێ نەبینێ و بۆ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر ئەم خەڵکە بڕیاریدا بۆ ئەوی بیکا بە هەرێمێکی جیاواز بیکا بە هەر شتێک بۆ ئەوەی هەر لە ژێر ڕەحمەتی لایەنێک بین لە هەولێر بەڵام من وەکو خۆم ئەڵێم چەند جارێک ژوتمە من سیاسەتی پارتیەزانم سیاسەتی پارتی سیاسەتێکی بنەماڵی بەرزانیە دەیەوێت کەرتی نەوت بخاتە گەرتی نەوت و غازیش بخاتە خزمەت بنەماڵەکەی بۆ ئیدارەدانی کێشەکانی لە ناوخۆ و کێشەکانی لە دەرەوەش ئەمەیەک بەڵام حزبێکی ئەبێ ئەمەش بزانین ئەی ئەم حزبەکانی تر بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان من هاوڕام لەگەڵەوە برادرە 50% کێشەکان لە پارێزگای سلێمانی کە چارەسەر نەکرێت لە ئەستۆی یەکێتیە چونکە یەکێتی ئەتوانێت وا بکە لە پارتی کە بە ئاسان نەتوانێت پاڕاکێشێت کاکە پارتی 38 کورسیە باشە 38 لە سەتا ناکرێت کابرایەک لە بارزانەوە حکوم لادیەک لە گەرمیان بکە ناکرێت کابرایەک وەزیرێکمان بۆ دانا لە هەولێر کەلاری نەبینیوە لادیەکی نەبینیوە لە بێت حکومی گەرمیان سەرتاسەری نییە بۆ هەموو خەڵک نییە ناوانە با من پێت بڵێم جیازی هەیە لەوەش ئێمە 530,000 ئینمانە ئشتراکمانەیە لە هەموو پارێزگای سلێمانی جگە لە گەرمیان لەم 530 34 لەسەد کارەبامان بۆ دێت بەڵام هەولێر 425,000 هەیە بەڵام 43 لە سەتی کارەبای بۆ ئەڕوات دەسەی ئەم جیازیە بکە
بۆ ئەگەر قسەیان لەگەڵاکەی ئەڵێ ئەوان کارەبا زۆرتر سەرفەکەن ئەوان اشتراکی زۆرتریان یعنی نەکە اشتراکی زۆرتریانی ئەوان ماڵی زۆرتریان هەیە کە بڵێن بە تەجاوز کارەبای ڕاکێشاوە نەیانتوانی ئەو کارەبانە ببڕن وەکو ئێمە چۆن ناڵین ئێستا ناڵین لە باخەکان و لە شوێنەکان کارەبای تەجاوز بڕۆ بەڵام ئەوان طبیعیە لەلایەنە چەند شوێنێکەیە کارەبایان ڕاکێشاوە ئەمە وای کردووە تۆ ئەبینی لە بەرچاو خۆتا گەندەڵی ئەکرێت لە بەرچاو خۆتە نادەتپەروەری مامەڵەت لەگەڵاگەن من ناڵێم کارەبای هەولێر ببڕەبی دە بە سلێمانی من ئەڵێم کارەبای هەموو کوردستان چاکە بەچی بەوەی کە تۆ دادپەروەر بیت گەندەڵ نەبیت کار نەکەی بۆ کۆمپانی خێزانەکەت و کار نەکەی بۆ کۆمپانیای کار و نازانم کوێی کە عید بە نۆکان و نازانم ئەمە عید بەیەکێتی و عید بە پارتیە کار بکەی بۆ کۆمپانیەک بێنی بڵێ بە کەمترین تێچوو بە باشترین کوالیتی ئەگەر من یەکجایتر ئەماڵێم لە ماوەی 2 ساڵ پارێزگای سلێمانی بە بلۆکە نەوتیەکانی وازەکانی بدە بەدەست ئەنجومەنی پارێزگای سلێمانیە ئەنجومەنی پارێزگای سلێمانی من تەحەدایەوە کە مەتوانین موچەی فەرمانبەرام دەین و ئەتوانین کارەباش بکەین بە 24 ساعت و ئەتوانین خزمەت گوزاریش بکەین ینی چۆن دەتوان نەمە بکەم من ئەڵێ من ئەم وعدە دەدەمێت ینی ئەم وعدە دەی بە خەڵکی کوردستان بەڵێ من ئەم وعدە ئەدەم ئەگەر جارێکی چۆن بنزینمان کرد بەلام بنزینمان کرد بە بازرگانی لە ئەنجومەن هەوڵماندا بیکەین بە بازرگانی ئێستا لە 24 ساڵە بە یەکێتی و بە پارتیوە نەیانتوانی کە سرەی بنزین نەیەڵن بەڵام ئەنجومەنێک توانی سرەی بنزین نەیەڵێت ئێسەوەتەنە بەکام نەوت و بەکام غازە توانن موچە دابینکەن و کاراوەکەن 24 ساعت پێت بڵێم بەس لە یەک بیری حەسیرە کە عید بە سەرخڵایە لە گەرمیان 2 میلیۆن بەرمیل لە 2015 دەرهێنرەوە 2 میلیۆن بەرمیل کە بەشی ئەتوانی تەصفیری پێ بکەیت لە تەقتەق 44 میلیۆن بەرمیل نەو دەرهێنرەوە لە کۆرمۆر 3 جۆر غازمانەداتی هەرسیانی گرانە غازی وشکمانەداتی بۆ تەولیدی کارەبا غازی ماڵانمانەداتێ هەموو غازی ماڵان بۆ معلوماتی خۆت لە کۆرمۆر بەرهەمێنرێت 1000 تەنە و لەگەڵ ئەوشە کۆندێسەیشمانەداتێک کە گرانترین پارەی هەیە ئێمە ئەتوانین خزمەت بە هاوڵاتیانی خۆمان بکەین ئەگەر گەندەڵی نێڵین بەڵای زۆر باشە بەڵام کاک توریان سەمون منە پارێزگاری سلێمانی لە بستنەوەی گۆڕانە بۆ ئەوە ناکە هیچ دەسەڵاتێکی بەرز نییە بەڵێ من لەگەڵ ئەوشە من ئەمە ئەڵێم لە 2009 کە بستنەوەی گۆڕان دروست بووە هەتا ئێستا ئێمە بەرنامەمان ئەوەیە کە چاکسازی بکرێت لە کەرتینەوت و پەرلەمانتارەکانمان لە پێشووە وەکو عەبدوڵای مەلانووری و کەسانی تر لە پەرلەمانە قسەکانیان بەڕاشکایی و دوتیان ئەگەر ئاوا بڕوات وەزعی هەرێمی کوردستان لە 2014 و 13 خراپە بێت و خراپیش بوو یعنی ئێمە ئەوەی کە بەرز دەڵێ ئێستا بۆ ئەگەر کەرتینەوت و غاز تەسلیمی بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کێشەی موچە چارەسەر دەکەن من لێرەوە ئەڵێم پارە هەیە و ڕۆژانە 1 میلیۆن بەرمیل لەو تەناردا ئەکرێت و مانگانە زیاتر لە تریلیۆنە دینار دەستیان دەکەوێت ئەتوانن موچەی فەرمانبەرانی پێ بدەن و ئەتوانن خزمەت گوزاریش بکەن و ئەتوانی کاکە گیان لە ماوەی 1 مانگە باش بە ئالان پارەکە ڕاتەکوێ ئەڕاتە بەنکێکی ئەهلی کە بانکی کوردستان یعنی ئەمە سندوق لە جیاتی ئەوەی سندوقی داهاتی نەوتمان بێ کە ئەم برادرانە شەڕیان بۆ کرد ئەو کاتەوە کە پەرلەمان هەڵوەشایەوە لەبەرەوە ئێستا بۆتە سندوقی کوردستان بانکی کوردستان هەموو پارەی ئەم هەرێمە ئەڕاتە ناو سندوقێکی سیکە ئەڕاتە ناو بانکێکی ئەهلی کاکەمە زۆر گەورەیە لە هەموو دنیاشتیوانیە باشە بەس بۆ سلێمانی بۆ مەسلەی موچەکە بۆچی پارێزگاری مەسەن لە بستنەوەی گۆڕانە بۆ ئەوە ناکەن مەسەلەن هیچ دەسەڵاتی لەسەر نەوت و غازە نیە ئەندە سەڵاتی لەسەر نەوتە لەسەر غازڵێم لێرەوە یەکێتی و پارتی دەسەڵاتیان لەسەر نەوت و غازایە گۆڕان ئەلف و بێل لە نەوت ئێمە بەس بە دوواداچوونە شتەکانمان دەستەکەوە بزنەوەی گۆڕان کەواتە پارێزگارێکی بێدەسەڵاتە گەورە ئاخر کاکە نەوت دەسەڵات لای پارێزگار نیە لە عێراقیش وایە نەوت لە مرکزیە نەوت مرکزیە بۆ ئێستا عێراقیشەیە لەگەڵ هەرێمە ئەڵێن نەوت مرکزیە بێ لە عێراق دەسەڵاتێ ئەمانیش بۆ عێراق ئەڵێن لە مرکزیە نەوت بەڵام کە هاتە سەر پارێزگای سلێمانی ئەڵێن نا مرکزیە بێ لە هەولێر و قەرار لەسەری بدرێت بەڵێ زۆر باشە کاک فەرەس سەبارەت بەوەی کە بەڕێزیشت پێشمەرگەی دێرین بووی خەباتی مەسەلەن خەڵکی کوردستان پێشمەرگە دێرینەکان بۆ بوو کە ئەو دۆخە هەبێ ئەم دۆخی کە ئێستاە پێچوانەی خوێنی شیدان سوکاتی نیە بە خوێنی شەیدان کە خەڵک بێموچە بێ بێکارە بابێ و نادەت پەروەری هەبێت وەڵام من شتێک هەڵێم ڕەنگە هەندێک کەس بەلایەوە سیر بێ بەس حەزەکەم خەڵکی کوردستان لە نیەت و نیازەکەی من تێبگا من لێرەوە هەتا قیامەت سەردانەوێنم بۆ شەهیدەکان و بۆ پێشمەرگە پاک و دڵسۆزەکان ئەوەی کە ئێمە کردمان لە شاخ مەبەستمان خزمەتکردنی گەلەکەمان بوو بەڵام نەتیجەکەی وا دەرنەچوو شەرعێتی شۆڕژگێڕانەی شاخیان وا لێ کردو تا 500 ساڵی تریش بڵێ بۆ واکەی بڵێ کاکە من پێشمەرگە بوو باش ئەنی پێ دوای ئەوانەی کە ئێستا حکومڕان دەکەن بای ئەوە ینی پاداشتەکان وەرنەگرتوەوە ینی جا بۆ خۆ خەڵک بۆ خەبات پاداشتی نەکردو بۆ خەباتی نەکردو بۆی پاداش وەربگرێ من پێم وا بوو ئیسێش ئەڵم زۆر جاریش بە برادەرەکانم و تووتومە من پێم وا بوو کاتێک کە ئێمە لە شاخاتی نەخوارەوە
مەعسکراتمان بۆ دروست دەکرێت وەکو مەعسکرات چکە کوردستان هێشتا ڕزگار نەبووە دوو سێ جۆر ژیان دروستکەن هەریەکە شتێکی هەبێ هەتاکو کوردستان ڕزگارە بێ من لەگەڵەوە نەبوو قەت پاداشتیش بدێ بە تێکۆشەرەکان بەڵام ئەوەندەی کە ئەکرێ بۆ ژیانی ڕۆژانە و گونجانێک بۆ ژیان ئەوە هەبێ لەبەرەوە ئەو پێشمەرگاتی ئێمە کە لە شاخکردمان ئیستیغلال کرا ئیستیغلال کراوە بە خراپ ئێمە وامان نەکرد بۆ ئەمەشمان نەکرد بە پیسیش نەمان کرد لە شاخ و سەردەمی شاخ من لەو بینە برادەرێ نوکتەیەکی بۆی جێڕامەوە لە ڕاستیە زۆریش پێکەنیم بەڵام زۆریش بەزەین بە خۆمە هاتەوە وتی لە 93 چوین بۆ ماڵێ ژنێکیان هەبوو ژنەکە شووی کردبوو بە پێشمەرگەیەک وتی چوین بۆ ماڵەکە دانیشتنی وتی ژنەکەی منیش لە ژنەکەی ئەوی پرسی وتی ئەرێ مێردەکەی تۆش پێشمەرگەی وتی ئەم جێژێش پێشمەرگەی کۆنە من ئێستا ئەزانم ئێمە ئەوە حاڵمان بووە ئێستا ئەزانم کە پێشمەرگایەتی ئێمە چۆن ئیستیغلال کراوە ئێستا ئەزانم کە پێشمەرگایەتی ئێمە بە پاچی کردمان دوای وایان لێ کردووە لە بەرچاوی میلەتەکە ناشرینیان کردووە خەڵک ئەوانەی لە بیر نەما خەڵک ڕقی لێتی لەبەرەوەی بەغەڵەت بەکار هاتووە ئێستا ئێمە پێویستمان بە چییە؟ ئەوانەی کە پێشمەرگەی کۆن بوون سەر و سەرچاو زۆربەی زۆریشی قڕبەسەر و بێنان و بێ ئاو و نەخۆش و شەکر لە ماڵەوە کەوتووە ئەوەی کە پێشمەرگایەتی کۆنی کردو با خەڵ ڕقی لێ نەبێت چکە هەموو ئەوانەی کە پێشمەرگیان ناشرین کردو ناکەنە 200 کەس ناکەن 200 کەس لەبەرەوە خەڵکی کوردستان پێویستە بە چاوی ڕێز و خۆشەویستیەوە سەیری پێشمەرگە و سەیری شەهید بکە و ئەشدانم وایە بەس نەکو لێکدانەوەیکی غەڵەت دروست بێ لەسەرەوە مەسەلێ بۆ نمونە من چیمە لە گەندەڵی من ئەچم بۆ بەگەشت گەندەڵیا وەکو ئەو برادرانی کە ئیسە لە چەمچەماڵ و لە سلێمانی و لە هەموو کوردستان وەکو تۆ بەڵام ئێستا ژیانی ئەنفارچیەکان و ئەوانی باسی من خۆشیان ژیانی خەڵکە ژارەکە و شەیدان و ئەنفال کراوەکان قوربان تو واز لە باسی بێنە خەڵک باسیشی لەبیر چۆتەوە خەڵک چەکدارەکانی کۆنیشی لەبیر چۆتەوە ئەو کاتەی کابرایەک باسی بوو کابرایەک چەکدارێکی دوژمن بوو خراپەکەشی نەیەوت من خزمەتی تۆکەمەوە بێت تۆ قەرزاری منی ئەیوت کاکە من کابرایەکەم خزمەتی دوژمنەکەم و تەواو من خۆ نەیوت من تێکۆشەرم و من شۆڕژگێڕم یعنی ئەمە ناخۆشە کاتێک کە تۆ بڵێ من تێکۆشەر و شۆڕژگێڕم و دۆستی میلەتەکەم و بەعکسەوە بێ کاتێک کە تۆ یعنی وایان کردووە ئەو پێشمەرگایەتی جوانەی کە لە شاخیش کرا ئەو هەموو شەهیدە نازداری کە درا وایان لێ کردووە خەڵک بە غەڵەت جاری وایە تەقیمی لەسەر بکات سپاس دەکەم کاکتو دواتەگرم و لای بەرز مامۆستاکۆ گەرمگرێنەوە لای بەرزتان داوای لێ بتان لێکە دیارە بەوەی گرفتێک نەماتوانی لەگەڵمان بی لە ماوە پێشتر سەبارەت بەو ئەنجامی و خۆپیشاندانەی کە وەکو خەڵکی چەمچەماڵ کردانی ئەنجامی کێ بووە و خۆپیشاندانەوە باشکردنی دۆخی کارەبا لە سنوورەکەتان مامۆستا گوێت لە ئێمەیە سەبارەت بە ئەنجامی ئەو خۆپیشاندانی کێوە کردان هیچ ئەنجامێکیە بوو؟ بەڵێ دیارە مامۆستا لەگەڵمان نەماوە داوای لە بنیەکەین کاکتۆر کاتشمان کەمەوە سەبارەت بە مەسەلەی چارەسەر چیە بۆم دۆ خەڵک بێموچەی بێکارەبایی بێ ئاوی هەزاری من پێم وایە مەسەلە لە چارەسەر نەماوە ینی تۆ لە بەرچاو تا بینی گەندەڵەکان هەتا بێزیاکە ینی من لەوە ئەترسم بەیانی هەڵچینە خۆخانەکەی منیشان فرۆشت بێت ینی 6 بلۆک نەوتیان فرۆشتووە ئەو 6 بلۆکە گردراسەیەکی بەڵام سەرۆکی حکوومەتەڵی چێڵێکی نەفرۆشراوە دوێنێ نەخۆ نەفرۆ بەس خستیانە پلانی فرۆشتنەوە کاکە خستیانە پلان فرۆشتنەوە ئەگەر لە خوا لە ویکلیکس ڕازی بێ کە بڵاوی کردەوە ئەگەر بڵاوی نەکردەوە دەفرۆشەیە جا یەک شتەیە من نازانم ینی لە 6 بلۆکەکە مە 3 بلۆکێتی 3 بلۆکی 800 و بەپی راپۆرتی وزارەتی سامانە سوژان لە 2015 180 میلیۆن بەرمیلی دەرهێناوە لە 200 دەکە ینی 85% نەوت لەو 3 بلۆکە دەرهێناوە بەس لە ساڵێکە 8 میلیارد دلار نەوتی فرۆشتووە تۆ چۆن دیتە 5 میلیارد دلار ئەجا دوای ئەوە چووە میرانی داوە کە لەسەر حدودی ینی بڵین لە پارێزگای سلێمانی ئێمە ئاگامان لێ نییە چەمچەماڵی هەر ئێوە بیفرۆشە ئێمە ئاگامان لێ نیە ئەوانە هەمووی بیری غازن میران ئەتوانێت 50 ساڵ غازی کوردستان بدا بۆ تەولیدی کارەبا ینی تۆ ناتوانانی ئەوە بی بە ئاسانی بیفرۆشی کەواتە چارەسەر چییە من پێم وایە چارەسەر ئێمە ئەزانین پارتی دەیەوێت چی بکەوە هەوڵێکی داوە بۆچی ئێمە وامان لێ هاتوو بینێتە بەشێک لە تورکیا و تورکیا مامەڵاکە بەکەرتی نەوت و غازمانەوە بەڵام کێشەکە لەوەدایە لایەنەکانتر بۆ قسە ناکەن یعنی لایەنی وا هەیە لە ماوەی 1 مانگە 4 ڕوونکردنەوە ئەدات بەڵام 6 بلۆکی نەوتی فرۆشاوە ڕوونکردنەوەیکی نەداوە ئەخر ناکرێەوە بەڕاستی لایەنێک کە دوو پارێزگایکی کاملی بەدەستەوە ڕوونکردنەوەیکی نەداوە من لێرە پرسیارەکەم لە
ئێستا زانیمان پارتی دەوێت بیفرۆشێ بەس قوبا تاالبانی خێرە لەوێ ئاگای لە دنیاە ئەگەر ئاگای لە دنیاە پێمان بڵێ کە نەوتەکە نەفرۆشتاوە ئەگەر ئاگای لە دنیا هەیە با بڵێ نەوتەکەمان فرۆشت و با ئێمە ژاگەدار بین کە چیەکەی ئەنج سێ لایەنی تر هەیە گۆڕانی یەکگرت و کۆمەڵ کاتی خۆی ئۆپۆزیسیۆن بوون ئەم سێ لایەنە خەڵ دەنگی پیانداوە دەبێت دیفاع لە مافەکانیان بکەن یعنی هیچ نەبێت دەبێت بە هەرسیانیان و بەیانامێکیان دەربکردایە بیان وتایە بێم ئێمە بڕوامان بەوە نییە کە نەوت بفرۆشە چونکە بلۆکی نەوتی لە هەموو دنیا عێراق لە ساڵ 1970 نەوت دەرەکا لە کەرکوب هەتا ئێستا یەک بیر نەوتی نەفرۆشتووە تۆ خێرە 6 بلۆک نۆت بە یەکەوە ئەفرۆشی بەڵا سوپاس دەکەم مامۆستاگەر بگرێن و لای بەرزتان داوا لێبوورتان یەکەین دیارە بۆی گرفتێک نەماتوانی لەگەڵمان بیت سەبارەت بەوەی کە خۆپیشاندانەکەی ئێوە هیچ ئەنجامێکیە بوو ئەوەی کە لە چەمچەماڵ بۆ مەسەلەی کارەبا ئەنجامتاندا هیچ بەرەمێکیە بوو؟ ڕاستیە ئەوەی ئێستا بۆ نمونە من لە سۆدیۆیەم کە کارەبای بەردەوامی هەیە بەڵام کوژانیانەتەوە ئەویش وەڵامێکە بۆ وانەی کە پێیان وایە کە ئیتر ئێمە نابێت قسە بکەین کۆمەڵێکان بەڕاستی ئەوەی کە ئێمە بەڕاستی داوای کۆمەڵە مافی خۆمان کردووە خۆپیشاندانێکی خۆڕستکانە بووە دوور بووە لە هەر هێزێکی سیاسی لەبەرەوەی خەڵکی یاریمی کوردستان هێزەکانیان تێپەڕانەوە بەڕاستی ئەمڕۆ هێزەکان هەر خەڵک لیان تووڕێ هەر هێزە و بە ئەندازەی خۆی مەسەلەن ئەو خەڵکانە کە بە دەرەجەیەک لە پارتی دیموکرات تووڕان دوای ئەوەی یەکێتی گۆڕان هێزەکانی هێزە ئیسلامیەکانیش بۆیە لەبەرەوە من بۆیە بەڕازگویاناڵم چونکە ئێستا نوێنەری پارتی لەو سوێدێن یا هەتاکۆ من ڕوویدەم بکەمە ئەو بەڕاستی ئەم هێزانە کە لە منتیقەی زۆنی سەوزان حقا مۆدلێکی جوان پێشکەشکان بۆ ئەوی کە زۆنی ئەو لاش کە من بەداخەوە حەزم ناکرێت تا ئەو ناوەش بێنم بەڵام ئەوە واقعەکە بۆی ئەوانی چاوی لێ بکەن ئێمە لە ئیدارەی ئێرە هەموو گەندەڵکاریانەی کە لە کوردستانە هەیە لەم ئیدارانەشا هەیە یعنی بۆ ئەوی ڕازگۆ بین خەڵک چاواشە نەکەین یاری بە خەڵک نەکرێ یعنی تۆ لەلایەکەوە هێزەکەت بەشدار بێ لە گەندەڵی لە دزی لە دیکتاتۆرێت لەلایەکیشەوە بڕۆیتە بەرەی خەڵکەوە بڵێ من لەگەڵ خەڵکام و ئەوانە یعنی بۆی خەڵک ینی مەسەلەن ئەندام پەرلەمان وەزیفەی جیاوازە لە هاوڵاتێکی سادە یعنی تۆ بڵێ منی ژۆک و خەڵک ڕخناگرم قسە ئەەکەم و ئەوانە تۆ ئەبێت ڕازگۆبی بێیت بەڕاستی لە هێزەکەی خۆتەوە دەست پێ بکەی بڵێ ئەگەر لەگەڵ شەقانابی ئەگەر لەگەڵ داوای هاوڵاتیابی فەرمو ئەگەر نامنی سقالاکەم یعنی بەڕاستی تۆ لەلایەکەوە ئەندام پەرلەمان بی لە پەرلەمانێکە کە داخراوە لەلایەکە ئەندامی ئەنجومەنی پارێزگایەبی کە سەروی تۆ حساب بۆ ناکە هیچ وجودێکی بۆ دانانا و تۆش بەردەوام بێ قسە و دەردەدڵی خەڵک زیاترکەی بە قەناعەتی من ئەمە یاریەکی ناشیرنە هیوادارم کە بەڕاستی وازی لێبێنن بۆ ئەوی کە خەڵکی کوردستان ینی تێبگا کە وێنەکە لەکوێیە بۆ ئێمە وەکو دانیشتوانی شاری چەمچەماڵ بەردەوامە بین لە داواکارەکانمان و پەیوەندی بە هیچ لایەنێکی سیاسیەوە نییە و داواکاریشم لە دەسەڵات وەڵامێکی ئاقلانەی هەبێ بۆ ئەم داواکاریە چونکە داوای خەڵک داوای مافی سەرەتایی خۆیەکات ئەوەی کە داوا ئەکات بەڕاستی پێشمەرگەیە کە سوکاری شەهیدە کە سوکاری ئەنفالە بەڕاستی ئەمانە هەتا دێن پێشمەرگەیەک چاواشە ئەکەن ئەیهێنن چەکێکەکەنە شانی و تەقە لە خۆپیشاندار کە ئەویش زوڵێکی زۆر زۆر گەورەیە پێشمەرگە بن پاسەوانی ڤێلا و باخەکانی پێەکە ئەچن پێشمەرگیان بەداخەوە هێناوەتە ئاستێکی خواردتر کە دەبوو پێشمەرگە دیفاع لە سمبولکە لە کوردستانکە لە خاککە نەک ئەوەی کە وای لێ بکەن ببێ بە پاسەوانی بەرژەوەندێ هەلپەرستەکانی ئەم دەسەڵاتەیە کە دوو بنەماڵە بەڕاستی لە کوردستانە سوودمەندی یەکەمن و حیزبەکانی تریش بە جۆ سپاس دەکەین مامۆستا دیارە کاتمان نەما زۆر سپاسان دەکەین زۆر سپاس بۆ مامۆستا ئاکۆ حەمە خەسترە و کە لە چەمچەماڵەوە لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین داوا لێبوون لە بەڕێستیان دەکەین کە بۆی گرفتێکە نەمانتوانی زۆر کات بە جەنابتەمێ هەرە زۆر سپاس بۆ ڕێک لە بەرەزان فەرات سەنگاوی دکتۆر غالب محەممەد بەڵێ ئەگەر کاتمان یەک دقە سەریکە ئەو برادەرە لە خۆیەوە قساکە چونکە من لێرە بە ناوی کێوە قساکەم من بە تۆم نەوتۆ بە ناوی خۆمەوە قساکەم من دیفاعم لە حیزب کردووە
هەموو خەڵکی کوردستان نەزانێ من یەک زەڕ دیفاعم لە هیچ حیزبێ نەکردووە لە پێش هەموو کەسێکیشەوە دژایەتی هەموو حیزبەکانەکەم بن هەر لە ئەسڵەن لە تایتڵەکانیش من نانووسم مندامی پەرلەمان باسی حیزبیش ناکەم زۆر جار تووشی کێشە بۆمە برادرە نازانێت پێم ئەڵێن بۆچی تۆ حیزب و فراکسیۆن نانووسی ئەڵێم کاکە من لە ڕیزی حیزب و فراکسیۆن نیم بۆی کە بە غەڵەت ناڕۆ لە خۆیەوە کاکتۆریان سپاسی جەنابەت دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ